چۆن هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانەکەن؟ بەڵێ ئێمە وەکو لیژنەی هەڵسەنگاندن لە ڕووی ئەو پرێزنتیشنی چۆن بۆ نمونە پرۆژەکانی خۆیان ئەناسیێن پێمان بە شێوەیەکی جوان پرۆژەکەیان دروست کردبێ و ئیسفادەی ئەو پرۆژەیە بۆ وڵاتی ئێمە بە تایبەتی و بۆ نمونە بۆ ژیانی وڵاتی ئێمە ئەگەر گونجاو بێ بۆ لای ئێمە لەگەڵ ئەوەشی ئایا خوێندکارەکانمان بە شێوەیەکی تیموەرک بە شێوەیەکی گروپ ئیشیان کردبێ بتوانن پرۆژەکانی خۆیان بە جوانی پێشکەش بکەن و دروستی بکەن بەم شێوە ئێمە هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانیانەکەی بەڵام ئەوەی خاڵی زۆر گرنگە ئیسفادەی ئەم پرۆژەیە بۆ بە تایبەتی بۆ وڵاتی خۆمان. پرۆژەکان چۆن ئەبینن؟ بەڕاستی بە شێوەیەکی گشتی پرۆژەکان پرۆژەی جوان بە تایبەتی بۆ خوێندکارێک کە وەک چۆن بڵێ هەمانە لە سەرەتاییەوەیە هەتاوەک نێکۆش پێڵی 12 ئەم پرۆژانە زۆر جوانن و بە تایبەتی بۆ کەسانێک کە بۆ نمونە پێشەوی بچنە ژیانی جامیعەوە فێرە بن لەسەر ئەوەی کە چۆن بتوانن پرۆژێکت بکەن کە ئەمە ئیسفادەیەکی زۆریە بێ بۆ وڵاتی ئێمە بۆ خوێندکارەکانمان لە هەموو ڕوویەکەوە و پرۆژەکان لە چەند بەشێکی جوانیش پێگاتون خوێندکارەکانیش زۆر بە جوانی خۆیان هیلاک کردووە بۆی. وەکو خۆتانە بینن لە چەند تەمەنی جیاواز خوێندکارانی تیا لەم ئۆلۆمپیادەدا لە سەرەتایی و ناوەندی ئامادەیی ئایا تا چەند گرنگە خوێندکاران لە تەمەنی مناڵیەوە لە تەمەنێکی زۆر مناڵیەوە بەو پرۆژە زانستیانەوە ڕابهێنرن هەم لە ماڵ و هەم نیش لە خوێندنگاکان؟ بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئێمە وەکو مامۆسای زانکۆ هەموو جارێک کە بۆ نمونە ئیش لەسەر پرۆجێکتەکەین یا بۆ نمونە تەلەبەکان ئیشەکان ئێمە هەموو جارێ ئەوە ئەڵێن خۆزگا فێرخوازەکان لە ژیانی مەکتەبە یاخود بمنە لە ئیبتیدائیەوە فێری چەند شتێک بکرانایە بۆ ئەوەی بۆ ژیانی زانکۆ ئامادە بن ئەگەر ژیانی زانکۆش نەبێ لە هەر بوارێکی ترا بتوان ئیش بکەن لە دوای مەکتەبەوە لە دوای جامیعەوە ئیسفادە بگەێنێ و ئەو شتێک کە ئێمە بە خۆشحاڵی ئەیبینین لەم قوتابخانانە ئەوەیە کە فێرخوازەکان زۆر بە شێوەیەکی جوان لەگەڵ خوێندنیانە ڕائەهێنرێن لەسەر ئەو جۆرە ئیشانە و پرۆجێکتانە کە ئەمەش ئیسفادەی هەیە لە ژیانی داهاتوویانە ئەمە شتێکی زۆر جوانە بوو یعنی ئێمە کەی بینین. زۆر سپاس.